لەگەڵ بەڕێز سلێمان تاشان ڕۆژنامەوانێ ئابووری لە ئەستودیە گوتو بێژاوێ بژارێ دیکەن کاک سلێمان بەخێر بێ زۆر سپاس هۆکاری دابەزینی گەشەی ئابووری و پیشەسازی لە ئێران چییە؟ بەڕاستی ئەگەر بمان هەیە باز لە هۆکاری دابەزینی ئابووری ئێران بکەین ئەمە لە ڕاستیدا ئەمە کێشەیەکە بە باڵای جمهوری ئیسلامی ئێرانەوە درواوە لە 4 دەی ڕابردوودا ئێران بەو سیاسەتە و بۆ ڕوانگەی کە لە بواری ئابووریدا هەیەی هیچ کاتێک چاوەڕێ ئەوەی لێ نەکراوە بەڕاستی بتوانین لە ئابووریدا گەشە بکات و ساڵانە ڕێژێشی باش لە گەشە ئابووری ببینین لە ساڵانی ڕابردوودا بەتایبەتی لەگە سەرهەڵدانی مەسلەی ئەو گەمارویانەی کە خراوەتە سەر ئێران بەتایبەت لە ئاستی نێودەوڵەتی و لەلایەن ئەمریکاوە ئەو دەست و باڵی ئێران لە بواری هەناردەکردندا لە بواری بەرەمهێناندا لە بواری مەسلەی پارچەی یەدەک لە زۆر بواردا بەستامە وای کردووە کاریگەریەکانی پاشەکشەی ئابووری لە ئێرانی زۆر زیاتر بێت ئەمە بەدەل لەمە ئەوەی کە بەڕاستی فاکتەرێکی سەرەکیە لە پاشەکشەی ئابووری ئێرانەوەی کە ئێران خۆی بنەمای سەرەکی لە سیاسەتەکانی ئێران زیاتر بلایانی ئەمنیە کەمتر گرنگی بە ئابووری داوە ینی ئابووری کەوتۆتە ئەولەویەتەکانی سێم و بگرە چوارم و ئەوانە ئەمە وای کردووە کە ئێران بەڕاستی لە ڕووی ئابووری نەتوانێت بۆ شێوە کە پێویستە پێش بکەوێت. کاک سلێمان ساڵانێک کە باسی خراپی ڕۆژی ئابووری ئێران دەکرێتن بەهۆی ئەم گەماروانەی کە باست کردو تا ئێسش بەردەوامە کەواتە دەتوانین بڵێن ئێستا ئابووری ئێران یان پیشەسازی ئێران لە ژێرهێلی مەترسیدان خۆی بەڕاستی لە زۆر مەترسیدارە ینی ئەگەر ئێستا مەسەری ئەو ئامارانە بکەین ئەگەرچی ئەوەی لەو راپۆرتشدا کە ئاماژەی پێکرا ئەوەی کە جێ سەرنج بوو تەنانەت ئەو ئامارانی کە کاکە باس ئەو ئامارانی کە لەلایەن ئێرانەوە بڵاو دەکرێنەوە چی لەلایەن ناوەندی توێژینەوە بە دوواداسوونی پەرلەمان چی لەلایەن ناوەندی ئاماری ئێران چی لەلایەن بانکی ناوەندی ئێران ئەو ئامارانە زۆر لە ڕاستیەکە بە دوورن ینی ئەوانە تەنانەت قەبارەی ئەو قەیرانی کە تووشی ئێران بۆ زۆر بچووکتر نیشانی دەدەن. ئەی ڕاستیەکان چین؟ خۆی ڕاستیەکە ئەوەیە کە لە ئێران لە هەژاریدا ئێمە ڕێژەیەکی زۆر بەرزی هەژاریمان لە ئێراندا لە بێکاریدا ینی مانگ بە مانگ ڕێژەی بێکاری دادەبەزێت لە کاتێکدا ئامارەکان ئێران دەڵن خەریکە بەرز دەبێتەوە لە کاتێکدا ئامارەکان ئێران دەڵن دادەبەزێت ئێمە بۆ دۆخی ئێران دەبینین کاکە مەسەی نرخی تمەن ئێستاکە هەر دۆلارێک بە 50,000 لە چاو ساڵی ڕابردووە لە سەدا زیاتر لە سەدا 50 بەهای خۆی لە دەست داوە ینی نرخی شتومەکەکان ئێمە دەبین لە ئێران ڕۆژ بە ڕۆژ گرانتر دەبێت ینی خۆی واقعەتی ئابووری ئێران نیشان دەکە ئەو وڵاتە بەڕاستی ینی ساڵ بە ساڵ لە پاشەکشەیەکی زیاتردایە و نەیتوانیوە لەسەر خۆی باس کرد کە گەمارویەکی نێودەوڵەتی ئەمریکا و وڵاتانی نێودەوڵەتی لەسەر ئێران هەیە بەڵام لە هەمان کات ئێران ڕێککەوتنی هەیە لەگەڵ کۆمەڵێک وڵاتە بۆ نمونە ڕۆسیا چینە سعودیایە پێت وایە ئەم ڕێککەوتنانە دەبنە هۆی گەشەسەندنی کەرتی ئابووری پیشەسازی لە ئێران؟ من پێم وانێ بەڕاستی ببنە هۆی گەشەسەندنی چونکە ئەو ڕێککەوتنانێک کە ئێران هەیەی بەتایبەتی لەگەڵ چین کە بە هاوبەشێکی سەرەکی ئابووری ئێران هەژمار دەکرێت ئەمە تەنها بۆ بەخشینی هەناسەیەکە بە ئێران جەنابەت دەزانین لە چەند ساڵ ڕابردوودا ئەوەی کە کراوەتە ئامانج ئەوە بۆ کە ئێران ڕێ پێنەدرا ئەو نەوتەی کە هەناردە بۆکو پێویست هەناردە بکات تەنانەت لە 1-2 ساڵ ڕابردووشدا کە لە ژێر نەرمینواندینەکانی جۆ بایدن سەرۆکی ئەمریکا کە بینیومانە هەنارینەوەت بەرز بۆتەوە ئێران ئەو پارەی بەدەست ناگا هەر دوور نەڕۆین لەو غاز و کارەبایی کە ئێران بە عێراقی دەفرۆشێت بە وەکو پێویست نەیتوانێت پارەکانی وەربگرێتەوە جا بۆیە ئەمە تەنها هەناسەدانێکە لە بە ئێران کە بتوانێت دۆخی خۆی لە چوارچێوەکدا ڕابگرێت کە بڵێ ینی حاڵەتێک بێتە پێشەکە تووشی داڕمانێکی یەکجارێکی نەبێت دەنا ئەوەی کە دەکرێت بەڕاستی چکە ئێران بخۆی وڵاتێکی زۆر دەوڵەمەند لە هەموو کەرتەکاندا لە کەرتی پیشەسازی لە کەرتی کشتتوکار لە ینی وڵاتێکە کە ژێرخانێکی ئابووری بەهێزیەکە کە مەجال و دەرفەتی ئەوەی تێدایە کە لە ماوەشی کورددا زۆر گەشەیەکی خێرا بەخۆ ببینێت بە شەرتێک کە ئەو وڵاتە بتوانێت چۆن بڵێم تێڕوانینێکی دموکراتیکانە بۆ بەڕێوەبردننی وڵات هەبێت ئەو کاتە دەتوانین ئمە چاوەڕوانی ئەوەی بکەن کە ئێران ئابووریەکەی گەشە بکە. کاک سلێمان راپۆرتێکی ناوەندی لێکۆڵینەوەی پەرلەمانی ئێران هەیە باسی خراپی یاخود دابەزینی گەشەکردنی ئاستی پیشەسازی لە ئێران دەکرێتن لە هەمان کات بۆچی پیشەسازی سەربازی لە ئێران پەرەی پێدەدرێتن و ڕۆژ بە ڕۆژ باسی
گەیشتن بە ئاستی دروستکردنی ئەتۆم دەکرێتن یعنی هوکارەکان چیە لەلایەک پیشەسازیەکە کە دەڕێن لە ڕوخاندا یان بەرەو خراپبوون دەڕوە لەلایەکی تر باسی باشی و پێشکەوتنەکانی پیشەسازی سەربازی دەکرێت خۆی چەند جۆر پیشەسازیەکمانێ ئەو جۆرە پیشەسازی کە لە ئێران لە ساڵانی ڕابردوودا دەتوانم بڵم تا ڕادەیەک پێشکەوتووە بۆ نمونە لە مەسلەی بەرەمهێنانی موشکدا لە مەسلەی هەندێک چالاکی ئەتۆمیەکاندا لە وێزگە ئەتۆمیەکاندا ئێران لەو پیشەسازیدا توانیوێتی بەڕاستی ئەمە دوور نەڕۆین هەندێک پێشکەوتن بەخۆ بینی بەڵام ئەو جۆرە پێشکەوتنە نەبووە چۆن بڵم نەبووە سوود و بەرژەوەندی بۆ خودی ئێران ئەمە زیاتر بە زیان بەسەریدا شکاوەتەوە زۆر بەزرە لەسەری شکاوەتەوە لە کاتێکدا هەموو کەرتە پیشەسازیەکانی سیاسیەوە ئێرانی بەهێزتر نەکردووە من پێم وانێ لە ڕووی سیاسی و ئێرانی بێزکی لەوانەیە لە ڕووی سەربازیەوە ئێران تا ڕادەیەک توانیوێتی مەسەن جۆرێک هەژمونی سەربازی خۆی لە ناوسەکەدا بەهێز بکات بە جۆرێک هەڕەشە و گڕۆشە بتوانێت ینی هەڕەشێکی ڕواڵەتیانە دروست بکات کە ئەگەرچیش خۆی قسەی خۆی لەسەر دەکرێت کە تەنانە ئەو چالاکی ئەتۆمیانی کە ئێران بە دەیان ملیار دۆلاری لە بەرنامە ناوەکیەکانیدا خەرج کردووە ئەمانە هەمووی ینی هیچی لە داهاتوودا پێشبینیەوە ناکرێت بەڕاستی بتوانێت بە نەتیجە بگات ئێران بۆ خۆی دەڵێ من دەمەوێت کارەبای لێ بەرهەم بێنم لە کاتێکدا مەبەستە هەرە سەرەکێکی ئەوەی کە ببێ بە هەڕەشەیەک بۆ سەر وڵاتان کە بتوانێت ینی موقعیت و پێگەی سیاسی خۆی جێگیر بکات لە ڕێگای ئەو چەک ئەتۆمیکە هەیە لە کاتێکدا بۆ مەسەلەی پیشەسازی ئابووری پێشکەوتن ئەمە ڕوانگەیەکی تر و خێنەوەیەکی تری بۆ دەکرێت کە ئەمە جیاوازە لەو دوورپێچەکان ساڵانێکە لەسەر ئێرانن بەهاتنی ترامپ چەند ساڵێک بەر لە ئێستا دوورپێچەکان گەماروەکان تونتر بوون تومەنی ئێرانی زیاتر بێبها بوو ینی قیمەتەکەی خۆی لە دەستدا لە ئەمبەر دولاری ئەمریکی ڕۆژێکی ئابووری خراپ لە ناو ئێران دروست بووە تا ئێستاش ئەم گەماروانە بەردەوامن وەکو ڕۆژنامەوانێکی ئابووری ئەم وەزع ئابووری کە ئێران ئێستای تێدا تاکەی تحمل دەکاتن تاکەی بەردەوام دەبێتن خۆی بەڕاستی ئەگەر لە هەموو ڕێگلێ بکۆڕینەوە ئێران خۆی لە ڕووی ئابووریەوە ئەسەن داڕماوە ئەسەن پێناسی داڕمان چۆنە کاتێک دەبینین ڕێک لە سەدا 60 ینی سەروی 60 ملیۆن لە دانیشتوان ئێران لەژێر هێڵی هەژاریدا دەژین ئەمە ئامارێکی زۆر کالە ساتبارە ئەمە بەڕاستی حاڵەتێکی لێواری دار ئێران لە ئابوویدا لە لێواری داڕماندایە ئەوەی کە ئێرانی ڕاگەتۆ تەنها جۆرێک تەنها دروشم بووە تەنها قسەی بریقەدار بووە تەنها سەرکردەکانیان تەنها بە دروشم بۆ نمونە تەنانەت لە ئامارەکاندا ئاماری ئەرێنی بڵاو دەکەنەوە دەڵێ بۆ نمونە دەڵێ من لە کەرتی پیشەسازیدا سەروی لە سەدا 7 گەشەمان بەخۆیەوە بینەوە لە کاتێکدا شتیوا لە ئێران ڕووی نەداوە یعنی ئامارەکان پێچەوانە ناخودی ناوەندی توێژینەوەی پەرلەمانی ئێران ڕێک پێچەوانەی خۆیان قسە دەکەن سەیکە دوو مەرکەزی زۆر گرنگی ئاماری لە ئێران پێچەوانەی یەکتری قسە دەکەن مەسەلەکە چیە مەسەلەکەوەیە هەموو ئەو قسانی کە دەکرێت بۆ ئەوەیە کە قەبارەی قەیرانەکە بەڕواڵەت کەم بکەنەوە دەنا ئەو قەیرانێک کە لە ئێران تێکەوتو ئەو قەیرانێک کە تووشی ئێران بۆ قەیرانێکی زۆر قوڵەکە من وەکو خۆم ناتوان بەڕاستی پێشبینی بکەم بەڵام لە زۆر پێشبینی خەڵکی شارەزا و ئابووری ناس و خەڵکی سیاسەتمەدار کە گوێم لێ بووە دەڵێ ئێران بە هیچ شێوازێک ناتوانێت تحملی ئەو قەیرانە بکە کە بەسەری هاتووە ئەمە ینی گۆڕانی ئێران جا بەڕووخامی بە هەر هۆکارێکمەوە بۆ شتێکی حتمی چونکە قەبارەی قەرزەکانی یەکجار زۆرە قەبارەی قەیرانەکانی یەکجار گەورەیە ینی شتێک نییە ئەو تیمە کارژێڕێک کە ئێستا حاکمیەتی ئێرانی بەدەستەوەیە بتوانێت ئەو شەش و قەیرانان چارەسەر بەس ئەو قەیرانە ئابوورێک کە ڕووی لە ئێران کردووە لە زۆربەی وڵاتەکانی تریشی کردووە بۆی هاتنی کۆڕۆنا و گۆڕانکاری گیانی لە زۆربەی وڵاتەکان ئەم قەیرانانە هەربوونیان هەیە جیاوازی هەیە زۆر جار هەیە وڵاتێک تووشی قەیران دێ بۆ نمونە مەسلەی کۆڕۆنا بینیمانەمە بابەتێک بوو کە قەیرانی ئابووری لە زۆربەی وڵاتان دروست کرد مەسەن لە ئەمریکا زیانێکی زۆری بۆ وڵاتەکان بەڵام ئەو وڵاتە چونکە دامەزراوەی نەچونکە دموکراتیکن چونکە دوازار بەرژەوەندی هاوڵاتیان و وەبەرهێنەر و بازرگانانەکانی خۆیان دەوێت بە گرتنەبەری کۆمەڵک سیاسەتی گرنگی ئابووری توانیان ببن پاڵپشتی خەڵکەکان بکەن پاڵپشتی بازرگانەکان بکەن قەدەبوویان بکەنەوە خۆیان وەکو دەسەڵات زەرەرەکە باستۆ بگرن بەڵام سیستم و ژیانی خەڵک نێڵن زیانی بەرکێ بەڵام لێران بە پێچەوانە هەموو ئەو زیانانەی خستە پاڵ خەڵکەوە کە ئێستا شەر بەردەوام بەڵ خەڵکەکە بازی لە بودجێ ئەم ساڵەکە کە نووسراوە ئەوێ ڕۆژەکە درا پەرلەمان لە سەدا 50 دیسان بازی خەڵک زیاد کراوە
یعنی لەسەر حیسابی خەڵک دایان هەوێ ئیتر بوجە زۆر بەڕێز سلێمان تاشان چاودێر یامژن ڕۆژنامەوانێ ئابووری سپاس کۆ سێری گەمەداوی سپاس هەر بژە